گەڕانەوە بۆ سروشت و بەکارهێنانی گشوگیا و گیادەرمانیەکان گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆر بەدر سوورچی پسپۆڕی گیادەرمان وشکی ڕاستەخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. بانی باش دکتۆر سپاس بۆ بەشداریت لە بەڕامەی بانی باش کوردستاندا. تا چەند گرنگە یاخود گەڕانەوە بۆ سروشت و بەکارهێنانی ئەم گشوگیا و گیادەرمانیانە لەلایەن مرۆڤەکانەوە لە هەمان کاتدا سوودیان لێ وەربگرێت لە ڕووی تەندروستیەوە؟ بەیانی ئێوەش باش و بەیانی بینێرانیش باش، ڕۆژی هەموو لای قبوڵ ئینشاءڵڵا. طبعاً گەڕانەوە بۆ سروشت یان با بڵێن دووبارە گەڕانەوە بۆ تەندروستی ئەوە دروشمێکە بەڕاستی پێویستە هەمومان ئەو دروشمە هەڵبگرین، لەبەر ئەوەی چونکە کاتێک کە باسی سروشت دەکەین واتە باسی با بڵێن ئەو شتانە ئەکەینکەوە کە بە خۆڕسک ئەڕوێتن یاخود با بڵێن سەرچاوەیەکی خۆڕسکە یاخود با بڵێن سەرچاوێکە دوو لە دەستی با بڵێن مرۆڤ خوا خەڵقی کردووە. طبعاً ئێمە کە باسی سروشت دەکەین واتە مەقسەدمان لێرەدا باسی ئەو جیابەهاریانە بکەین کە بە خۆڕسک با بڵێن لەو شاخ و دەشت و چێوانی کوردستان کە دەڕوێتن. طبعاً ئەگەر تەمەشای کوردستان بکەین، کوردستان ناوچەیەکی دەوڵەمەندە لەو با بڵێن جیابەهاریانە یان با بڵێن لەو ڕووەکە سروشتیانی کەوا کە هەیە کە بە خۆڕسک یاخود با بڵێن بە بێویستی مرۆڤەکان ڕۆژانە با بڵێن ئێمە ئەیبینین کە ئەڕوێتن و هەروەها ئێمەش سوودی لێ دەبینین لە ژیانی ڕۆژانەمان، هەم وەکو سەرچاوەیەکی خۆراک، هەم وەکو با بڵێن جیادەرمانی یاخود با بڵێن وەکو دەرمانیش ئێمە بەکاری دەهێنین. کەواتە کوردستان شوێنێکی با بڵێن دەوڵەمەندە بەو بوارە یاخود بڵێن لەو ڕوانگەوە. بەڵێ کاتە دکتۆر ئەو گشوگیا دەرمانیانە کامانن کە لە وەرزی بەهاردا خۆ ئاماژە پێکرد کە خۆڕسکن مرۆڤ دەتوانێت سوودیانێ وەربگرێت، کامانن زیاتر؟ بەڵێ خۆی هەموو جیایەکان با بڵێن بەگشتی هەمویان دەرمانن، دەتوانین بڵێن هەموو وەکو دەرمان بەکاری بهێنین، بەڵام دەتوانین بڵێن ئەوانەی کەوا زیاتر کە خەڵک ڕووی تێ کردووە یا با بڵێن ئەوانەی کە لە دێرزەمان و خەڵک بەکاری دەهێنی وەکو با بڵێن کەنگرە، کاردیە، تۆرکت، تۆڵەکەیە، با بڵێن دۆمبەڵانە، پیفۆکە، بەسەرەن ترشۆکەیە، خوشەیە، مەسەلەن گەزگەزکەیە، گوڵە بەیبوونە، ئیتر زۆرن. ئەوانە هەمویان دەتوانین ئێمە لە ڕێزبەندی با بڵێن دەرمانیەکان حیسابیان لۆ بکەین، بەڵام دوو خاصیەتیان هەیە ئەو جیانە، هەم خۆراکن هەم دەرمان. دەتوانین بڵێن هەم بە خۆراک داژمێرین هەم بە دەرمانیش داژمێرین، لەبەرەوەی چونکە هەمویان زانست و توێژینەوەی زانستی و کتێبە زانستیەکان پشتگیری ئەو با بڵێن خۆراکانەیان کردیە. هەر یەک لێک مەسەلەن بۆ نمونە ئەگە بە نمونە وەگرین مەسەلەن تۆڵەکە زیاتر لە 20 ما بڵێن سوودی تەندروستی هەیە کە خەڵک لەوانێ نەشی زانی. مەسەلەن لە سوودە تەندروستەکان یەکیان لەوانە پاکەرەوەی ژاری لەشە، یەکێشتر مەسەلەن لەوانە لە بۆ کێشەی قەبزی بەکاردێتن، هەروەها لە بۆ نەهێشتنی با بڵێن ئەو مادە ژەهراویانەی کەوا لە ناو لاشەی ئینسان با بڵێن کە کۆ دەبێتەوە و بەرگی لەش بەهێز دەکا و هەروەها سەرچاوەیە کە با بڵێن لە بۆ با بڵێن پێدانی مادەی ئاسن. دکتۆر دانە دانامێ ئاماژەی پێ بکەین دانێک ناوی پێمان بڵێ کام جۆرەیانن لە هەمان کاتە سوودەکەشی چییە؟ بۆ لێرەوە بینەران زانیاریان هەبێ لەسەری. بەڵێ خۆی ئێمە وەکو تۆتمان زۆرمان هەیە، بەڵام هەندێکیان با بڵێن گشتگیرە، ئەگەنا بەخۆی هەر ناوچەیەک و هەر با بڵێن شوێنێک زۆرێک لەو جیابەهاریانە بەکاردەهێنی یاخود با بڵێن لە شوێنێک ئەخورێ لە شوێنشتر ناخورێ، بەڵام هەندێکمان هەیە گشتگیرە وەکو کە ئیشارەم پێدا وەکو تۆڵەکە و کاردی و با بڵێن کەنگر و دۆمبەڵان و با بڵێن مەسەلەن پیفۆک و ئەوانە زۆربەی زۆریان مەسەلەن زۆربەی مەنتەقەکان ئەتوانین بڵێن بەکاری دەهێنن وەکو بە پەلپێنەی یان بەرپێنە بێ بڵێن ئەم پێ دەڵێن تەپان زۆرمان هەیە. بەڵام ئێستا مەسەلەن ئەگەر بین یەک خاڵی گرنگ باس بکەم کە پێی ئەڵێن مەسەلەن لۆ پێی دەڵێن با بڵێن دەرمان یان جیادەرمان، لەبەر ئەوەی چونکە خۆی ڕووەک بەگشتی سێ پێکهاتەی سەرەکی تێدایە. پێکهاتەیەکیان کە بریتە لە پێکهاتەی یەکەمی کە بڵێن بە ئینگلیزیەکەی پێڵێن پرایمەری پرۆداکت کە لە با بڵێن چەوری و کاربۆهیدرات و پرۆتین پێک دێتن، ئەوە سەرچاوی وزە و خۆراکە. بەشێکی تر توخمەکانی تێدا لەگەڵ ڤایتامینەکان وەکو سۆدیۆم، پۆتاس
کالسیۆم و هەروە ڤایتامینەکانی تێدایە ئەوە سەرچاوی با بڵێن سەپلیمنتە و بەشی سێمیش کە تێدایە ئەویش بریتێ لە سێ پێکاتەی سەرەکی کە ئەویش ئەلکەلۆید و تێرپینۆدی فینۆلی کۆمپاوندن کە ئێمە وەکو دەرمان بەکاردێنین. ئێمە ئێستا باباسی تۆڵکە بکەین مەسەن تۆڵەکە وەکو ئیشارەم پێدا کەوا سوودێکی تەندروستی زۆری هەیە بۆ ئەوانەی کەوا مەسەن بۆ نمونە چەوریان هەیە کێشەی قەبزیان هەیە با بڵێن کێشەی با بڵێن پاکردنەوەی هەناسەی با بڵێن ئەو هەوکردنی هەناسەیان هەیە هەروەها لە بۆ کێشەی گەدا و هەروەها لە بۆ بەهێزکردنی بەرگری لەش و هەروەها لە بۆ چەندین نەخۆشی تر دەتوانین ئێمە سوود لە تۆڵەکە ببینین. هەروەها مەسەلە کەنگرمانەیە کەنگر ئێستا مەسەلەن زۆر کەس شارەزایە و لە هەموو منتەقەکانیش ئەخورێ و شتێکی عالەمیشە بەڕاستی لەسەر ئاستی جیهان زۆر وڵاتەکان کەنگر بەکاردەهێنن. تەمان کەنگریش بە هەمان شێوە با بڵێن زۆر سوودی هەیە یەک لە سوودەکان لە بۆ مەسەلەی شەکرە بەکاردێ لە بۆ مەسەلەی قۆڵۆم بەکاردێ لە بۆ مەسئلەی با بڵێن پاکردنەوەی جگەر بەکاردێ بەرگی لەش بەهێز دەکاتن و هەروەها مادە ژاراویەکان ناهێلی و هەروەها چەوری سوتێنەرە کەواتە ئێمە دەتوانین سوود لە کەنگر ببینین بە هەمان شێوە. ئەگەر سەیری کاردی بکەین کاردیش بە هەمان شێوە تەمان کاردی بەخۆی نەباتێکی ژاراویە بەڵام لەبەرەوەی کە شێوازی بەکارهێنانەکەی کە ئەکڵێندرێت تۆزێک لەو ئاوی فڕێ ئەدرێ ڕێژەی ژەهرەکە کەمە بێتەوە بۆ ئەمە توانین بەکاری بین. تەمان کاردی بە هەمان شێوە سوتێنەری چەوریە واتە چەوریی زۆر دەسووتێنی و هەروەها پاکەرەوەی ڕیخۆڵەیە واتە ئەوانەی کەوا کێشەی کرم و هەوکردنی ڕیخۆڵە و با بڵێن بەگشتی هەیەە ئەتوانن سوود لە کاردی ببینن و سەرڕای ئەوەی کە با بڵێن وەکو پاکەرەوەی چێ لە بۆ لەش لە مادە ژەهراویەکان و هەروەها دەشمانپارێزی لە نەخۆشی وەکو شێرپەنجە و چەندین نەخۆشی تر وەکو با بڵێن پاڵەپەستۆی خوێن و شەکرا. هەروەها تەبعاً ئیدی کەشمان زۆرە مەسەن وەکو با بڵێن وەکو با بڵێن دۆمبەڵان کە ئەویش بە بەکو جیابارەکان حساب دەکرێت بەڵام هەرچەندە خۆی لە ڕاستیدا خۆی دۆمبەڵان جیانیە دۆمبەڵان کە ڕووە بەڵام ئێمە هەروەکو جیابەهاری حسابی دەکەین تەبعاً ئەویش بە هەمان شێوە سوودی تەندروستی زۆرە یەک لەوانە با بڵێن سەرچاوەیەکی بەهێزکەرە یعنی وەکو سەپلیمنتێکی بەهێز بەکاردەهێنرێ و هەروەها لە بۆ ڕاگررتنی دابەزینی کێشەی چاو واتە ئەوانەی کەوا کە چاویان با بڵێن لە دابەزینە ئەتوانن ئیسفادە با بڵێن سوود لە دۆمبەڵام ببینن لەبەرەوەی پێکاتی زۆری تێدایە و هەروەها جگە لەوەش کە بەرگری لەش بەهێز دەکاتن و هەروەها با بڵێن لە بۆ نەخۆشیەکانی وەکو با بڵێن ڕیخۆڵە و قۆڵۆن و لە زۆر نەخۆشی تر ئێمە دەتوانین سوودی لێ ببینین و هەروەها جیابەهاری ترمان مەسەلە هەیە وەکو بەڵێ. بەڵێ دکتۆر دەکرێت بڵین کام گژوگای کە تایبەتە بە وەرزی بەهار لە وەرزی بەهارە دەردەکەوێت کە بۆ گرفتەکانی گەدە یاخود بەشێکیان کێشەی هەرسکردنیان هەیە کە بتوان لێرە حاڵەتیان سوودی لێوەربن دەکرێت بڵین کامەیانە کە تایبەتە بە گرفتێکی یاخود بە گرفتەکانی گەدە یان کێشەی هەرس. بەڵێ بەخۆی زۆرمان هەیە یەک لەوانە گوڵەبەیبوونە گوڵەبەیبوون ئێستا لە جیابەهاریەکانە بە شێوەی چای ئێمە ئەتوانین بەکاری بهێنین گوڵەبەیبوون لۆ چارەتەی کێشە گەدە بەکاردهێنین و هەروەها مەسەلەن جاترەش بە هەمان شێوە تەبعاً ئەویش دەتوانین بە شێوەی چایە بەکاری بێن لە بۆ کێشەی هەوکردن و برین و با بڵێن بەکتریای گەدە ئێمە دەتوانین سوودی لێ ببینین و ئەوانی تریش دەتوانی بڵێ مەسە وەکو پەڵپێنا وەکو با بڵێن نعناع وەکو پونگا وەکو کوزەڵە ئەوانە هەمیان سوودیان هەیە بۆ گەدا بەڵام زیاتر لە هەمیان بڵێن گوڵەبەیبوون و زیاتر لە بۆ کێشەی گەدە ئێمە دەتوانین سوودێکی تایبەتی لێ ببینین بۆی تاوەکو چارەسەری کێشەی گەدەمان پێ بکەین. بەڵێ دکتۆر کامەژە بەچا کرد زۆر گوێبیستی ئەوە دەبین بۆ منێکێک گرفتی هەرسکردنی هەبێت یاخود ئازاری گەدەی هەبێت ئەڵە چای سەوز بخۆ گرفتەکە چارەسەرە بێت منمێ بزانم چای سەوز ئەچێتە قاڵوی ئەمەوە. خۆی چای سەوز با بڵێن لە بۆ هەموو نەخۆشیەکان بە سوودە لەبەرەوەی چونکە پڕێتی لە مادەی ئەنتیۆکسیدانت ئەین زۆربەی زۆری کێشەکانی با بڵێن لاشەی ئینسان لە چای سەوز دەبینێتەوە مەسەلەن کە مادەی ئەنتیۆکسیداتی زۆرە و هەرو مادەی کافائینی کەمە یعنی با بڵێن وەکو چای ڕژنێت چای ڕژ لەبەر مادەی کافائینی زۆرە بۆیە زۆر جار کاریگەری لەسەر مێشکە بێ یان چای با بڵێن تووشی ئیدمانت دەکات بەڵام چای سەوز ئێمە دەتوانین سوودی زۆری لێ بینی وەکو مەسەلەی کێشەی قۆڵۆن کێشەی جگەر کێشەی سوتانەوەی چەوری کێشەی دابەزینی چێش و کێشەی گەدەش بە هەمان شێوە بۆیە ئەگەر ئینسان تا بتوانێت چای سەوز بخواتن باشتر لە چای ڕەش هەرچەندە چای ڕەش خۆشترە بەڵام چای سەوز سوودی تەندروستەکەی زیاتر لە بەروێ چکە لە بۆ زۆربەی نەخۆشیەکان ئێمە دەتوانین سوودی لێ بن بەڵێ زانست ئەو شتانەی هەموو سەلماندووە زۆر ڕاستە چای سەوز دەرمانخانەیەکە بۆ لاشەی ئێمە. دکتۆر هەموو کەسێک دەتوانێت چای سەوز بخوات ینی لە هەر تەمەنێک هەبێت یاخود هەر گرفتێکی تەندروستی هەبێت بۆ هەمووی گونجاوە؟
بڵێ چای سەوز هیچ گرفتێکی تەندروستی نییە لە بەرەوەی چونکە وەکو بابلێن خۆراک بابل هەژمار دەکریان بابلێن وەکو سەرچاوەیەکی طبعا بابلێ سەپلیمنتەکە نەک بابلێن کێشەیەکی دەرمانی نییە بڵێن وەکو هەندێک لە مەسەرەن جیایترمان هەیە کە هەندێک کەسێ ناتوانانی بیخوا بەسەرن بۆ منەوانەی مەسەرە کە پاڵەپەستوی خوێنیان پرزە کە تۆڵەکە دەخۆن پاڵەپەستوی خوێنیان مەسەرەن بەرز دەبێتەوە یا مەسەرە کەسێکەوە مەسەرەن سکسوی هێ نابێت کاردی بخوا کەواتە بەڵام هەرچی چای سەوزە بۆ هەموو تەمەنێک لە 2 ساڵ زیاتر مەسەرەن خاستن بۆ منداڵیش لە 2 ساڵ زیاتر ئەتوانی چای سەوز بخواتن لە بەرەوەی شتێکی زۆر بەسوودە و هیچ کێشەیەکی گرفتی تەندروستیشی نییە. بەڵێ کاتە دکتۆر ئەسەر ئێمە لە مانگی ڕەمەزان داین بۆ منە هاوڵاتیان کە بە ڕۆژوو دەبە نزیکەی 4 بۆ 15 کاتژمێر خۆیان لە هەموو خواردنێک یاخود خواردنەوەیەکەوە دەگرنەوە باشە دوێ ئەوە چۆن قەرەبووی ئەمە بکەنەوە بۆ ڕی خۆڵەکان چی باشە بخورێت تاکو قەربووی ئەو مودێ بکاتەوە کە هیچی نەخواردووە. بەڵێ مەبەستت لە جیابهاریەکانیان مەبەست لە خۆراک بەگشتیە. بەڵێ مەبەستم لە ئەو گژوگیا بەهاریانەی کە ئیسفادەی لێ دەکات بە تایبەت لە وەرزی بەهاردا هەیە یاخود هەر خواردنێک بێت. بەڵێ طبعا بەخۆی بەڕاستی کە ئینسان کە ڕەمەزان دەبێت یەکشت لە ڕەمەزان تێبگە من ئەو ڕاستی حەز دەکەم هەم خەڵکێک بیزانێ کە باسی ڕەمەزانەکەی دەبێت تۆ یەکسەر بی لەوە بکەوە مثلەن کەمترین خواردن بخۆی لۆی زۆرترین ئەو خۆراکە با بڵێن خەزن کراوانەی کەوانە لاشەی ئینسانە هەیە ئەو خۆراکانە نەمێنێتن لەبەر ئێمە لە 11 مانجی ڕابردوو بەبێ ڕاوەستان ڕۆژانە ئێمە خواردن زۆرە خۆین خواردنێکی زۆر یان با بڵێن مادەیەکی زۆر لە لاشەمان کۆبێتەوە بۆیە لە ڕەمەزان ئێمە دەبێ با بڵێن مەجموعەیەک لەو خواردنانە بخۆین کە وزەیەکی با بڵێن زۆری تێدا بێ بەڵام خەزن نەبێ یان با بڵێن دەتوانین بڵێن هەندێک خواردن بخۆین کە ئێمە کە ڕۆژانەتی سەرکارەکانمان با بڵێن توانای ئیشکردنمان هەبیان توانای با بڵێن جوولەمان هەبێ ئێمە تەمان لە پاشیوە باشترین شتەکە ئینسان لە پاشیوە خواردنێکی چاک بخوا لەبەر ڕۆژێکی درێژی لە بەردەمدایە هەندێک خواردنمان هەیە مەسەلەن دەتوانی وەکو سەوزە و میوەکان ئەتوانی بەکاری وەکو خەیارە شووتیە تەرۆزیە ئەتوانی سێوە پرتەقاڵە ئەوان دەتوانین لە پاشیوە وەکو سەوزە و میوە ئەتوانی بەکاری بهێنین وەکو خۆراکەکانیش بەڕاستی ئەوەی کە زۆر باشە ماست زۆر باشە تەحین زۆر باشە و هەروەها گوێز زۆر باشە و هەروەها نانی خۆمانە تەبعاً دەتوانین یاخود لە هەمووشی گرنگتر ئەوانەی کە ئیشی قورسیان هەیە ئەتوانن شۆفان بەکاربێنن شۆفان لەگەڵ ماستە تێکەڵی بکەن و هەروەها ئەگەر دەستوانن چەرەزاتی کاڵ ئەوانە پیاڵەیەک یان با بڵێن کاسەیەک بخۆن ئەوانەی کە ئیشی قورسیان هەیە نەک ئەوانەی کەوا تەنها ئیشان دانیشتن وەکو فەرمانبەر یان کەسێکی ئاساییە بۆیە ئەو خواردنانە خواردنی وزە بەخشن لە بۆ بەربانیش دائیمەن مەسەلەن هەوڵ بدەین ئەمە با بڵێن مەسەلەن بە دکە خورمایەک یان بە 2 یان بە 3 دکە خورما محاولە بکەین ڕۆژەکەمان لەگەڵ 1 تا 3 گلاس ئاو بەربانگ بکەینەوە تۆزێک بوەستین دوایی هەوڵ بدەین ڕۆژانە شۆربایەک یان سوپێک لەگەڵ قاپێک زەڵاتە بخۆین یان لەگەڵ شەربەتێکی تەبیعی بخۆین هەوڵ نەدەین بەڕاستی خواردنێکی زۆر لە دەوری خۆمان کۆکەینەوە لەبەرەوەی ئەو کاتی ڕەمەزان و یان با بڵێن بەربانگ و پاشی و قیمەتە تەندروستیەکەی نامینێ بەڕاستی لۆیش یعنی خەڵک بەڕاستی سوود لە ڕەمەزان وەرناگری وەکو با بڵێن وەکو شێوەیەکی تەندروستی و ئەو جیابهایە نەشکە هەیە مەسە وەکو تۆلەکە و کەنگر و کاردی و پەڵپێنە و با بڵێن ترشۆکە و هەرچی هەمانە ئەتوانن ژەمی ئێوارانی پێ ئامادە بکەن بەڕاستی لەبەروی هەرچی پێداویستی ئینسان کە هەیەی لە با بڵێن لە ڤایتامینەکان و مینرەڵەکان و هەروها خۆراکی تێدایە ئێمە دەتوانین بیخۆین و بەکاری بهێنین هەم وەکو خۆراک هەم وەکو با بڵێن سوودێکی تەندروستیش لەو جیابهایەن لە بەربانگە سوودی لێ ببینین و دەشتوانین شەوانە مەسەلەن لەو مەسەلەن جیابهایەنە چایەک ئامادە بکەین مەسەلەن گوڵە بەیبوونە چای جاترێ مەسەلەن نعناعە پونگەیە مەسەلەن هەر یەک لەوانە ئەتوانی بە شێوەی چایەکی لێ ئامادە بکەین بەڵێ دکتۆر ئەی سەبارەت بە گرفتەکانی گورچیلە واتە چۆن گورچیلەمان بپارێزین چ گژوگیایەکە یاخود خواردنێک هەیە طبعا یەکەم شت ئەوانەی کە کێشەی گورچیلەیان هەیە ئەگە تەمەشایان بکەی زۆربەی زۆریان ئەوانە کەم ئاوخۆرن و سەوزە و میوە ناخۆن ئەوانە کێشیان لە گورچیلە هەیە ئاو کەم دەخۆنەوە سەوزە و میوەش زۆر کەم دەخۆن یەکەم شت دەبێت ئینسان بیرۆ بکاتەوە ئاوێکی دۆک و پێویست مەسەلەن لە بۆ هەر کیلۆیەک لە لاشەی ئینسان مەسەلەن کیلۆگرامێک لە چێشی لەشت مەسەلەن تۆ دەبێت 30 مل ئاو بخۆیتەوە واتە ئەگەر چێشت 100 کیلۆ بوو دەبێت تۆ 3 لیتر ئاو بخۆیتەوە و ئێمە هەندێک سەوزە بەهاریمان هەیە بەڕاستی زۆر باشە لە بۆ کێشەی گورچیلە لەگەڵ هەندێک سەوزەی با بڵێن چێندراومان هەیە یەک باشترین سەوزە کە ئێمە سوودی لێ بینین ئەویش کوزەڵەیە
کوزەڵا ئێستا حالیان وەختیەتی لە کانیەکان لە لێواری ڕووباری کانیەکان و ڕووبارەکان زۆرە کوزەڵە سەوزەیەکی زۆر باشە تا پێتان دەکرێت ئەوانەی کە کێشەی گورچیلیان هەیە و ئەوانە کێشەی گورچیلەشیان نییە هەردوو لە هەوڵ بدەن ڕۆژانە کەمێکی لێ بخۆن لەو کوزەڵەیە لەبەر چونکە بەڕاستی پاکەرەوەی گورچیلەیە لە هەموو مادەیەکی ژەهراوی واروەها لە دابەزینی ڕێژەی کریاتین و یۆریا و یۆریک ئەسید و ڕەمل و هەوکورتەکانیش ناهێنی و هەروها سەوزەیەکی تریشمان هەیە ئەوش سەوزە بەهاریە کە پێی دەڵێن گەزگەسکە یان گەزگەس یان گەزەنجی پێ دەرێن بە زۆر زمان هەر منتەقەی ناوێکی پێدەن ئەو جیاش بە هەمان شێوە ئەویش دەتوانی بەڵام ئەو وەکو خۆراک ناتوانانی بیخۆی وەکو کوزەڵەکە بەڵام ئەتوانی چای لێ ئامادە بکەیت کە مەسەن کەمیەکی ئاوالە مەسەن دەگەڵایەک لە ناو چاپەستێکێکی گڵازێک ئاویتی دەکەی ئەیکولێنی ئاوەکەی دەخۆیەوە هەروەها جیایشتریشمانێ ئێستا پێی دەڵێن ڕیشە پێغەمبەران پێی دەڵێن قەیتەران پێی دەڵێن سێپەڕا تقریبا ئەو جیاش بە هەمان شێوە عەفوەن سێپەڕی پێنارێت ببوورە قەیتەرانی پێڵێن و پێشی دەرێن ڕیشە پێغەمبەران لە هەندە شوێنە ئەویش لە چێ شوێن دەبێت لەو شوێنانی کە شەلالەکان دێتە خوارەوە دائیمەن کەسکاتیەک هەیە خەڵکەکە ئەیناسێتن ئەویش بە هەماشی هەم وەکو سەوزە دەتوانی بیخۆی هەم وەکو چایش دەتوانی بخۆی کەواتە ئەوانە سەوزە بەهارینە ئەتوانی لە بۆ پاکردنەوەی گورچیلە و کێشەکانی گورچیلە بەگشتی هەتا بەردیش دەتوێنێتەوە هەتا توانەوەی بەردیش دەکاتن جگە لە هەوکردن و با بڵێن ڕمل لە ناو کلیەکاندا هەندێک سەوزەشمان هەیە لە ماڵەوە مەسەن دەتوانین بیخۆن وەکو کوولەکەی سەوز وەکو خەیار وەکو لەیمون وەکو با بڵێن تور کە وەکو سەوزە دەتوانی بەکاری بێنین وەکو کەرەوس وەکو معدەنووس ئەوانە هەر هەمیان بۆ کێشەی گورچیلە زۆر باشە دەتوانی وەکو سەوزە بخۆین دەتوانی مەسەلەن کەرەوز و ئەوانەش دەتوانی وەکو با بڵێن بە شێوەیەکی چایش دەتوانی بیخۆین شەربەتی لێ ئامادە بکەین ئەوانە تەعەن بەگشتی هەمیان لە بۆ کێشەی با بڵێن گورچیلە باشە بەڵێ دکتۆر ئەی سەبارەت بە پەستانی خوێن بۆم نەدەبینی تەمەنێکی کەمیشی هەیە بەڵام پەستانی خوێنی لەگەڵدایە خۆ دەڵێ لە خێزانەکەمان بۆ ماوەی تایەتی یعنی هیچ گژوگەیەکی بەهارە هەیە گەروەکو چارەسەرێکیش نەبێت وەکو کۆنتڕۆڵکردنێکی پەستانی خوێن بەکاربهێنرێت یاخود هەوڵەتیان میخۆن بەتایبەت ئەوانەی کە بۆ ماوەی یاخود گرفتی پەستانی خوێنیان هەیە بەڵێ زۆربەی زۆری جیابهارەکان بۆ پەستانی خوێن باشن جگە لە تۆڵەکە و لە مێکوک نەبی ئەگەنە زۆربەی زۆریان لە بۆ پەستانی خوێن زۆر باشن هەمیان دابەزێنەری پەستانی خوێنن و هەروەها لە بۆ پەستانی خوێن ئێمە شتێکی زۆر چاکمانێ ئەویش با بڵێن چەوەندەری سوورە یان سرقە سوورەی پێدەرێن ئەو چەوەندەری سوورە بەڕاستی یەکێکە لە هەرە با بڵێن سەوزە یاخود بڵێن ئەو سەوزانی کەوە کە لە وەرزی پاییزە تا بەهارە مەسەن هەیە لە بازارەکان کە خەڵک ئیکرد نرخیشی هەرزانە ڕۆژان دەتوانی یەک سەوزە لەو با بڵێن لەو سرقە سوورە لەو چەوەندەر بەکار بهێنی دابەزینی پەستانی خوێن و هەروەها کوولەکەی سەوز ڕۆژانە ئەوانەی پەستانی خوێنیان هەیە ڕۆژانە یەک کوولەکەی سەوز بەکاڵی بیخۆن زۆر سوودی هەیە لە بۆ دابەزینی کێشەی پەستانی خوێن و هەروەها خەیاریش ڕۆژان دەتوان لە خەیارێک تاکو سێ خەیار بتوانن بیخۆن ئەویش بۆ دابەزینی کێشی پەستانی خوێن زۆر باشە و کاهومان هەیە یان خاسی پێ ئەڵێن ئەویش بە هەمان شێوە و سێوی سەوزیش ئەوان دەتوانین بەگشتی هەمووی سوودی لێ ببین لە بۆ دابەزینی کێشی با بڵێن پەستانی خوێن بەڵێ ئەم گژوگیا بەهارانە بۆ هەر کە گرفتێک و ئاماژە پێ کرد یاخود هەر جۆرێکی گژوگیا ڕێژەکەی دیاریکراوە بۆ خواردنی لەلایەن هاوڵاتیانە بۆم نەگرفتێکی هەیە ئەزانێ ئەم گژوگیایە باشە بەردەوام دەیخوات ینی پێویستەکە زۆر زیادەڕۆی تیا بکات یان گەربێت و زیادەڕۆی لە خواردنی بکات هیچ گرفتێکی دیکەی بۆ دروست دەکات خۆی بزانە هەموو شتێک با بڵێن ڕێژەیەکی زۆر کە بەکای دێنی زەرەری دەگا یعنی بەربرین کردارەکە پێچوانە دەبێتەوە لۆیە دائیمەن ئینسان کەم خۆر بێ مەسەلەن تۆ مەسەلەن کە دەڵێن مەسەلەن گوڵە بەیبوون باشە تۆ مەسەلەن دەگوڵێک لەو گوڵەوە و شکراوە یان با بڵێن بە تەڕی ئەتوانی بیکەی بە چایەک و شەوان یەک چای لێ بخۆیتەوە یا مەسەلەن کاڵێن کوزەڵە باشە تۆ مەسەلەن با بڵێن چەند قاچکێک مەسەلەن کوزەڵە بخۆی مانە ئەوەیە تۆ بچی مەسەن دەستکێک کوزەڵە بخۆی یان کاڵێن کوولەکەی سەوز باشە یەک کوولەکەی سەوز باشە کەواتە هەموو سەوزە بەهاریەک و هەموو جیا دەرمانێک و هەموو خۆراکێک دائیمەن بە کەمی باشترە ئەگەر بێت و بە ڕێژەیەکی کەم بخۆی بۆ ماوەیەکی دوور و درێژیش بخۆی کاریگەری لێ ناکە بەڵام ئەگەر بە ڕێژێکی زۆر بخۆی لەوانەیە نەتوانین لە ماوەیەک چکە لەوانەیە مەسەن تۆ مەسەن ئەگەر زۆرت خوارد لەوانە کێشە لە بۆ شوێنی تر لێ دروست بکات مەسەن کێشە لەوان لە غودە دروست بکات لە جگە دروست بکە با بڵێن لە مەسەن لە ناو خوێنە دروست بکات کێشە لە پێست دروست بکە بۆیە وا باشە دائیمەن کەمی لێ بخۆین مەسەلەن ئەوانەی کە خۆراکن ئەوە جیایە بەڵام ئەوانەی کە وەکو چایە بەکاردێن یان وەکو دەرمان بەکاردێن تا بکرێ کەمی لێ بخۆی باشترە
بەڵێ بابەتێکی دیکە هەیە دکتۆر بۆ نمونە ئەڵێت ئەم دەرمانە بە تەواوەتی لە گژوگیا یاخود لە گەی سروشتیە لە شێوی حەبێت یاخود شروع بێت بۆ هەر گرفتێکی دیکە بێت نەمە بزانم ئێوەکو پسپۆری یا دەرمان ئەمانە بە تەواوەتی سروشتین هیچ زیانێکی دیکە نێ یاخود لەگەڵ پێکاتێکی دیکە تێکەڵ ناکرێت خۆی بە حەقەت یعنی دەتوانم بڵێ مەسەن ئەگەر بەڕاستی ئەگەر هەر دەرمانێک هەر جوجیایەک هەر شتێک کە بکرێتە دەرمان ئەبێ چەند مەرجێکی تێدابی یەکەم دەبێ ئەو جیا لە شوێنێکی پاک کۆکرابیتەوە دوو ئەبێ بە شێوەیەکی زانستی و شکرابیتەوە مەسەلەن وەکو چی مەسەن لەژێر سێبەرە لە شوێنێکی پاکە شوێنێکی باڵێن ئاوارە کەوا بە شێوەیەکی زانستی و شکرابێتەوە و نابێ زۆر کۆم بێ مەسەن ئیپار و پێرار و چەند ساڵێک بەر لە ئێستا بێ ئەبێ مەسەنە ساڵانە ئەو شتە مەسەنە کۆتایی پێبێ بەکار بهێندرێ وەکە خەزنیش دەکرێت دەبێت لە شوێنێکی پاک و خاوێن و بابلێن دەرەجە حراریش تایبەتی هەبیتن و زۆربەی گژوجیاکانی کە بەڕاستی ڕێکلاین بۆ دەکرێت من نازانم یعنی کەسێک مەسەلەن کە دروستی کردووە دەرمانی کیمیاوی تێکردو یان نا ئیتر ئەوە بە ویژدانی ئینسانەکە دەگۆڕێ با بڵێن بە ئەو شوێنە مەسەن ئایا تا چەند مەسەلەن ئەو کەسە چاودێری خوای لەسەرە کە با بڵێن ئایا ئەو دەرمانە بە فعلی سروشتیە یان با بڵێن مەسەلە کەسێک کە دەرمانێکی شەکری دروست کردیە کاڵێ ئەو دەرمانی شەکرێ و شەکرە دادەبەزێنێ بچی مەسەلەن میتفۆرمین یان گلوکۆفیجی تێ بکاتن بڵێ ئەو باشترین دەرمانی شەکرەیە ئەوە ڕاستیەوە فێرکردن لە خەڵک بەڵام ئەگە بەڕا حەقیقەت بەڕاستی ئەگە دەرمان گژوجیایەک کە بە سروشتی و بە شێوەیەکی زانستی بی کاریگەری زۆر لاوەچی کەمە بۆیە دائیمەن مەسەلەن ئەوەی هەڵبژێرن بەڵام دەبێ ئاگاداربی ئایا فێڵی لێکراوە یان لێ نەکراوە ئەو کەسە جێگای باوەڕە ئەو شوێنێکی باوەڕە یان هەر بەسەرن هە لە سۆشیال میدیا لە شوێنی لە ناسرا و دەیکڕێ وەڵڵاهی تر ئەوە خۆی ئەزانێ بەڵێ دکتۆر باز لەوە دەکرێت گەزنام ئیسفادەی هەیە بۆ هەستیاری پێست لە هەمان کاتدا بۆ کەم خوێنی ئەمە دروستە دەتوانرێت چارەسەری کەم خوێنی بکات بەڵێ گەزنە یان گەزگەزکە بەڵێ سوودی زۆری هەو بەڵامم لەبەر گوچی لە باس کرد ئەگەنا هەتا لە بۆ کێشەی با بڵێ هەوکردنی جومگەکان لە بۆ ئینزیلاقی فەقرا برێ هەوکردنی بربڕەکانی پشت هەروەها لە بۆ هەستیاری پێست مەسەن بەڵام هەستیاری پێست ئەبێ بە ئەوە لێ بدرێنی با بڵێن بە شێوێکی ڕاستە و خۆ لێ بدرێتن ینی با بڵێن لە کەسەکە دەدرێ تووشی با بڵێن ئەوەی دەکاتن ینی تۆز تووشی خوشتیەکە بەڵام دواتر باشتر دەبێتن بەڵێ لە بۆ کێشەی کەم خوێنیش زۆر باشە ئیسفادەیەکی باشی لێ دەکرێ و هەروەها لە بۆ نەهێشتنی هەوکردنی خوێنیش بەکاردێنرێ ئەگەر ئەمە سەیری هەر جیایەک بکەین هەر جا دەرمانێک بکەین هەر یەکی یەک نەخۆشی چارەسەر ناکە بەڵام ئێمە لە بابلین لە شێوی زانستەکەی ئەڵێن مەسەلەن ئەوانەی سوودی یەکەمی و سوودی دووەمی سوودی یەکەمی چییە مەسەن ئێستا تۆ باسی گەزگەزنە دەکەی گەزنا سوودی یەکەمەکەی لە بۆ سێشت بەکاردێ یەکیان لە بۆ گورچیلا یەکیان لە بۆ هەوکردی جومگەکان یەکیان لە بۆ کێشەی کەم خوێنی بەکاردێ بەڵام سوودی دیکەشی هەیە مەسەر وەکو پاکردنەوەی خوێن لە هەوکردنەکان و بەسەرن با بڵێن لە بۆ جگەر مەسەرن جگەر پاکاتەوە لە چەوری زیادە با بڵێن تەشەموع کەبەدی و هەروەها سیەکان پاک دەکاتەوە لە با بڵێن لە حەساسیەت و هەروەها با بڵێن بەرگری لەش بەهێز دەکات ئیتر زۆر سوودی هەیە بەڵام ئەمە دائیمەن تەماشای ئەوەی دەکەین با بڵێن لەکرێت بۆ کامی سوودی زیاترە لەبەر ئەوەی تۆ هەر جیابەهاریەک یان هەر ڕۆچێک وەردەگری پێکاتی تێدا نییە مەسەر بۆ مێستا گەزگەزکە احتیمالە زیاتر لە چل مادەی تێدابێت لە چل پێکاتی تێدابێت بەڵام زۆرترین مەسەلەن ڕێژە کامەیە لە بۆ کامە نەخۆشی زیاتر بەکاردێ چکە لای ئێمە مەسەلەن تۆ ناتوانانی مەسەلەن بڵێ کەسێک هەر نەخۆشیێکی و با گەزگەزە بخواتن یان کەسێک باکو زەڵە بخوات نەخێر ئەویش باماشە وەکو دەرمان کلاسیفیکیشن لۆکرایە دەبێت بزانی مەسەلەن بۆ کامە نەخۆشی زیاتر سوودی هەیە یان کاریگەری زیاتر هەیە یان کەسەکە لە ماوەیەکی کووردا سوودەکە دەبینی مەسەلەن تۆ مەسەر هەوکردنی خوێنت هەیە مەسەلەن ناتوانانی بڵێ وڵا گەزگەزکە بخواتن و هەوکردنی خوێنەکەی بە خیلالی 15 ڕۆژ دە ڕۆژ نامێنێتن بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەدەر سورچی سپۆری گیادەرمان بشێک ڕاستەخۆ لە هەولێرە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆی وەش سپاس بۆ بیدەرە ناوڕێک و پاشان هەگەڕینەوە